هوزانوان و ئاواسناس و مەڵبەندە شعر و سرود و سترانە کوردی هەموو دەما شاعر و دەنگخۆش لەوێ کۆن بوون دەهان هوزان و ئاوازێن ڕەسەنێ کوردی ئش ناوچوونێ ڕزگار کردنە. ئەمین ئاغا کوڕێ بەکر ئاغا کوڕێ محەممەد ئاغا حەوێزی لە ساڵا 1939 لە گەڕەکە بەفری قەندی لە کوێژ دایک بوویە. یەکەم بنەماڵەی حەوێزیان بووە، دومین بنەماڵەی غەفوریان بووە. ئەوان تقریبان 200 سارێک دەبی هاتینە کۆیە. بنەماڵی حەوێزیەکان دیارە یەکێکن لە بنەماڵە گەورەکانی کۆیە. حاجی بەکراغی بابی ئەمیناغا یەکێک بۆ لە کەسایەتیەکانی ئەو سەردەمەی کۆیە، هەم لە ڕووی وەکو ئاغا و با بڵێن خانەدانێکی ئەو ناوچەیە، هەم کاری بازرگانیشی کردووە. ئەمە بووە بە دەرگایەک بۆ ئەدەب و ڕۆشنبیری خۆی و دواتر کوڕی بنەوەکانی و خانەوادەی ئەختەر. طبعا ئەوە ئەمیناغا کوڕە گەورەی حاجی بەکراغی بووە. گەڕەکی بەفری قەندی یەکێکە لە هەرە گەڕەکە کۆنەکانی شاری کۆیە کە ئەمیناغای ئەختەر لەدایک بووە. ئەو کاتە کۆیە تا ناوەڕاستی سەدەی 19 4 گەڕک بوو، هەواوان، بەفری قەندی، خەڵات، بایزاغا. بۆیە گەڕەکی بەفری قەندیش بە یەکێک لە گەڕەکەکانی بنەماڵەی حەوێزی و لەدایک بوونی ئەمیناغای شاعیر دادەندرێت. دەستپێکە خوێندنێ ئەختەر لە حوجرە و مزگەفتێن کۆیە، نەخاسمە مزگەفتە مەزنا کۆیە، دەست بە خوێندنێ کردیە و ئەفئێکە ئەدبیتە دەرگەهەک بۆ مەعریفەتاوی. حوجرەی فەقێیان جاران وەکو مەکتەبی ئێستا بووە، هەموو خوندن و شتیوە مەزدەرەکەی ئەوێ بووە، ئەو حوجرانە بووە و هەموو هێستا ئەو خوندەوارانەوانەی کە مەشهورن لە مەکتەبەکان و لە تاریخ و لە مێژوو ئەوانە هەمووی پەروەردەی ئەو حوجرانە بووین. ئەو کاتە نەزانکۆ هەبووە، نە قوتابخانە هەبووە، خوێندن لە شار و شارۆچکەکان لە ڕێگەی ئەو مەلاوزانە ئاینیانە بووە کە شارەزاییان لە زانستە ئاینیەکاندا هەوە، بەڵام لە ڕێگەی زانستە ئاینیەکە شەوا بوون کە ناچار بوون خۆیان فێرە زمانی عەرەبی و فارسی بکەن. دژیێ هەرزەکاریدا ئەختەر ئەزمانێ فارسی لە دەفمەلا سمایل منتێک فێر دبە، ئەدگەل برایەخوا ئەسعەد ئاغا حەوێزی لە بەغدا درێژە پێدان بخوێندنێدایە و فێری ئەزمانێ عەرەبیژی بوویە. ئەمیناغا و حاجی ئەسعەد ئاغا هەردوو کوڕی حاجی بەکراغی دانهێستە بەغدایە، لەوێ دەخوونن هەتا تەمەنیان دەبتە 15 ساری. دوو ئیمپراتۆرەتی زۆر بەهێزبوون، یەکیان عوسمانی ئەویتیان فارسی لە ناوچەکە حکمیان دەکرد. شاری کۆیژ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ناوەڕاستی سەدەی 19 تا بیستیەکانی سەرەتای سەدەی 20 سەر بە دەوڵەتی عوسمانی بە، بۆیە خەڵکی کۆیە زۆر حەزیان بە شارەزایی زمانەکانی فارسی و تورکی کردە و زۆر بایەخیان پێداوە. بۆیە لەو کاتەدا ئەگەر سیر بکەین زۆربەی شاعیرەکان دیوانەکانیان بە زمانی فارسی و نووسراوە. کەسایەتیەکی ناودار بووە بە حاجی بەکراغی بابی ئەمیناغا، پەیوەندیەکەی بە شێوەیەک بووە کە لە دەرەوەی کوردستان و هەرێمی کوردستانەوە درێژە کێشەوە. دیارە زانیوێتی کە زانایەک مەلایەکی بەناوبانگ لە شاری بەغدای ئەو سەردەمەی 1810دا بەناوبانگ بۆ، بۆیە ئەم ئەمیناغۆم ئەسعەد ئاغای برای دەنێرێ بۆ بەغدا، لەوێ درێژە بە خوێندن ئاینیەکان و خوێندنە زانستیەکانیان بدەن تا سەردەمی تەمەنی 15 ساڵی لەوێ دەمینن. باز لەوە دەکرێت کە چەندین زمانی بە تایبەتی زمانی عەرەبی فارسی زانیوە، کتێبخانەیەشی گەورەی هەبووە. ئەوە کاریگەری لە با بڵێن لە ڕۆشنبیری و لە ئاستی منداڵەکانیشیدا هەبووە. ژیێ ئەختەر ئەدبیتە 15 ساڵ، ئاستەنگەک هەری مەزن ئەتهێت بەراهیکاوی، ئەو ژی ئەوە با بێوی کوچا داویە دکەت و بەرپرسیاری
ئەتکەویتە سەر ملێ وی. ئەو وەختی باوکیان وفات دەکا طبعا دەبتە برا گەورەی حەوێزیان لەبەرەوەی خەبەی دەدەنێت دێتەوە واز دەخونیەکەی دەدەنێت لە بەغدایە. تەمەنێکی بچووکەوە کەوتوتە ناو کاری بازرگانی و ناو دیوەخانەکەی و لە دیوەخانی بەکراغی باوکیەوە دەستی بە خوێندون و خوێندەواری و کاری بازرگانی و تێکەڵاوی لەگەڵ خەڵکانی هەر چوار پارچەی کوردستان پەیدا کردووە. وای لێ هاتووە لە تەمەنێکی زۆر بچووک بۆتە ئەو کەسێک کە دیوەخانەکەی بەڕێوە ببات و شوێنی باوکی پڕکاتەوە. پشتی بابێ ئەختەر کوچا داویە دکات نەچار دبە بڕیارێ بدات بەغدایێ بجێ بهێلە و بگەڕێت بۆ باژێرێ کویە ئەدبیتە جێنشینێ بابێ خوا. ویستیتی میلەتەکەی فێرکە و میلەتەکەی لەسەر پێی خۆیان ڕاوەستن و ئەو وەختی مەکتەبەکانی و مزگەوتەکانیش جێگای ئەو موسساتی کە ئێستا هەیە بۆ خوێندەواری جێگای وانیان گرتیتەوە و مزگەوتی گەورە وەکو ئەزهەر بووە. ئەختەر دناوە ژیانە خۆدا ئەڤیندار دبە ئەدگەل کچکەکە جوانە ماڵباتە داروغە بناوێ ڕابی. شعر هەڵچوونێکی دەرونیە، شعر سۆزێکی دەرونیە. ئەمانە وای لێ دەکات دیارە ئەوەی شاعیر دەیبینیە لە جیهانبینی و لە تێڕوانینی ئەودا لە ڕێگەی بابڵێن بورکانێک لە ڕێگەی گرکانێکەوە دەردەبڕێ. ئەمیناغی ئەختەریش دەکەوێتە عەشق و خۆشەویستی کەسێک ئەوە لە ناو بەرهەمەکانی لە ناو شعرەکانیدا ڕنگ دەداتەوە کە دواتر بە چەند کۆپلە شعرێک و ئاواز و مەقامێکدا دەرێدەبڕێت. بەلێ ئەڤینداریە ئەختەریە پاک و بێگەرد ئەتهێت شناف برن بە بەهانەیە وێ ئێکێ کو ئەختەر و ڕابی لە زاروکی نییە شیرێ ئێک دایکخاریە. زۆری پێ ناخۆش دەبی بەس ڕزوق دەکا کەس دەبی بۆ ئەو شەرعی کە هەیە کە نابی مادام شیریان بەیەکەوە خواردێ بەیەک ناشێن. لە ڕووی شیرەوە باڵێن خوشکبران بۆ یەک ناشێن ناچار تا دەژمرێ ڕاستە خێزانی تری پێکێناوە و منداڵی هەبوو زیاتر لە خێزانێکی هەبووە بەڵام ئەو عەشقی خۆشەویستی ڕابی هەر لە دڵ و دەڕوونی هەرماوەتەوە. دناوە کوشکە ئەختەردا پەرتوخانە و جهێ خوددا پەرستنێ و vە حەواندنا ڕێبواران هەبوو دە ئێک دەمدا بیاوێ معریفی و مرۆڤ دۆستی و پێک vە ژیان ئەب هەفڕا گرێ ددان. حاجی بەکراغە و ئەوانەی پێشوانی محەممەد ئاغا و ئەوانە هەموو دیوەخان هەبووە. دیوەخانش هەتا ئەو ئاخیرش وتێلی بەلاش بووە، یعنی ئەوەی کە فەقیر بووە ئەوەی کە غەریب بووە ڕووی لەو دیوەخانانە کردیە سێجەمە نانی خواردێ بە بەلاش لێ خەوتێ بە بەلاش فێریش بووە فێری علم بووە بە بەلاش. جگە لەوەی هانی باڵێن مەقام و گۆرانی و مۆسیقای ئەو سەردەمەی دەدا زۆر جارن کە مەقام بێژەکان لەوێ شتێکیان دەگوت ئەمیناغا دادەنیشت بەرەو ڕوویان دەیگۆ وا مەڵێ وا بڵێ واتە بۆی ڕاست دەکردنەوە لێرە دەبێ وا بڵێ لێرەدا بەڵام لەگەڵ ئەوەشدا لە تەنیشت لە نێوان دیوەخان و حەرەم سەرایەکەی باڵێن بەشی ئافرەتان بەشێکی تایبەتی بە تاعەت و نوێژی خۆی هەبووە. ئەختەر کەسێک مرۆڤ دۆست و ژینگە دۆست بوو لەوڕا زۆر گرنگی بە باغ و بیستان هەنددا ئێکەم کەس ئەتهێت هەژمارتن لە چاخی خوا سەدان دارن پورتەقالێ ئیناینە دەڤەرا کویە. حەوێزیەکان هەموویان عاشقی ژەنگە بووین و من هەر زمانی منیش باخچەی گەورە و ناودار کە هەبوو بنەماڵەکەی مەبووە و من هەر خۆم بەبێم دێ باخچەکی گەورەمان هەبوو هەموو نەوع حمزیاتێکی تێدا بوو.
دیوەخانەکەی لە ڕووی کەلتوری ئەو سەردەمەوە لە ڕووی ئاینی ئەو سەردەمەوە دانەبڕێ لە دەوروبەرەکەی. بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر بایەخی بە باخ و باغداریداوە لە دەروی دیوەخانەکەی ئەو گوڵ و گورجاری ئەمیناغا هەی بووە لە کەم شوێنی تری شار ئەو سەردەمەدا هەبووە. زۆر درەخت و باڵێن نەمامی کە هێناوەتە کوێ کە پێشتر نەبووە. بۆ نمونە دەڵێن زۆر جۆری پرتەقاڵ هەبووە کە ئەمیناغا یەکەم جار بۆ هێناوێتە شاری کۆیە کە پێشتر نەبووە ئەو نمونانێ. ئەختەر شاعر و ئاوازناسێ دیوەخانە خۆ بوو، مەڵبەندە شعر و سرود و سترانە کوردی بوو. هەموو دەما دەنگخۆش ئلدەفوی کۆن بوون، کورس بووان ڕێک ئێخستن، هەفکاریە داراییژی ئشوان ڕا پێشکەش دەکرد. دیوەخانەکانیان منتەدایەکی ئەدەبی بووە، یعنی هەموو ئەدیب و شتێ ڕوویان لەوێ کردیە و تەنها بنەماڵەی حەوێزیان ئەو سیفەتەیان هەبووە کە هەمویان خوندەوار بووین و هەمویان عاشقی علم بووین. دەڵێن لەو سەردەمەدا لەبەرەوەی کار و کەسابەتەکە بۆ شێوەیە بە لە ناو شاری کۆیە لە ناو بازار ئەوانەی کە با بڵێن هەر کارێکیان کردووە لە مەسەلەی کورتان دوور و لە بەرەک دوور و لە هەر بابەتەی لەگەڵ کارەکانی وردە گۆرانیان دەگوت. ئەمیناغا بە دوادا دەگەڕا دەچوو یەک بێک ئەوانەی بانگ دەکردو لە دیوەخانەکەی شوێنی بۆ دەکردنەوە. ئەختەر کەسێک دادپەروەر بوو، دژی زۆرداری و دزی و گەندەڵی بوو، گەلێک حەش ئافرەتا ئازا و چاف نەترس دەکرد، تەنانەت خەڵات ژی ژێڕا پێشکەش دەکردن. فۆرق و جیاجیان نەکردیە لە بینی خۆیان و لە بینی عەوائیلی فەقیری بێ، هەموو یەک بووین، یەک مستەوا بووین و ئەو شتێک کە هەبوو بی خوندن بووە چییە بۆ هەمووان وەکو یەک ڕەخسایە و تەرخان کرایە و خوندیتیان و پێگەشتی. بازی زیاد کردووە. خەڵکەکەش دەچنە لای ئەمیناغای شاعیر داوای ئەوەی لێ دەکەن کە ئەم پارەیە زۆرە بۆیان خەرج ناکرێت. ئەویش لە ئەنجامدا بانگی سەرۆک شارەوانی دەکا و دوای ئەوەی لێپێچینەوەیکی توندی لەگەڵ دەکات لە ئەنجامی قسەکانی ئەمیناغا سەرۆک شارەوانی بڕیارەکانی ئەو جێبەجێ دەکا و ئەمە یەکێک لە خاڵە هەرە بەهێزەکان دەبێت کە کەسێکی زۆر دادپەروەر بووە. ئەختەر وەک برا گەورێ حەوێزیان دیوەخاناوی وەک ناڤەندێک وێژەیی و کۆڕ و کۆمبۆنێن هەلبەستوانێن کورد یەن وی چاخی مینا شێخ ڕەزایە تاڵەبانی و حاجی قادرێ کۆیی بوو. ئەمیناغا بە تەبیعەت کابرایەک بووە عاشقی گۆرانی و لەحن و ئەدەب بووە. هاوسەردەمی کۆمەڵێک کەسایەتی هەرە بەهێزی ئەو کاتە. بۆ نمونە کەیفی جوانڕۆیی، حاجی مەلا عەبدوڵڵای جەلی، حاجی قادری کۆی کە ئەمانە شەوان لە دیوەخانی ئەمیناغا کۆ دەبوونەوە بەدەم دەمەتەقی و بارودۆخی ئەو کاتە شەوان قسەکان و هەروەها گەسەیر بکەین لەو دیوەخانەدا جگە لە شاعیران کەسانی بنەماڵەکان هەروەها کەسانی گۆرانی بێژ کەسانی مەقامزان شەوان کۆ دەبوونەوە. ئەختەر کەسێک زەنگین بوو، بەلێ چ جار ڕەفتارێن وی وەک زەنگینێک دفن بلند نەبوو، بەلکۆ هەموو دەما هەفکار بوو ئەدگەل هەژار و نەداران. دەڵێ کاتێک سەردانی بەغدای دەکرد لە سواری بەلەمەک دەبوو، هەموو مانجێ پارەی دای ئەو کابرایە. ڕۆژێک یەک لە پاشاکانی بەغدا سواری ئەم کەشتێ دەبێت، ئەویش دەڵێت پارەکە چەندە، دەڵێ ئەو دیارە ئەو کاتە پارەیە گواباو بووە، پارەی شکەم پێدا. ئەویش دەڵێ تۆ بەقەدەر یەک ڕۆژی ئەمیناغات پێ نەبەخشیم. کەواتە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەمیناغا هەردەم گیرفانی کراوە بۆ کەسانی هەژار. ئەختەر خودی هەلوێست بوو هەمبەر داگیرکاران، هەموو دەما هەلوێست هەبوو هەمبەر داگیرکەرێن عوسمانلیا، تەنانەت هەلبەستن هەجووژی
ئەشوانڕا گوتینە. خۆی گەلێک جاران شت بووە ئەوانەی کە حکوومەت دایان بە قایمەقام یان مەسئول یان شتێک کە دیتیتی مەسەرەن خەرک شەکوای هەیە جیژیان ئینزاری دایتێ دەرێ خۆت نەقلکە لێرە نەمینی وەختی خۆی ئەمیناغا و حاجی بەکراغەش نەفیان کردین بۆ حلە و بەغداوانە لەسەرەوەی کە هەجووی مەسئولەکانی عوسمانیەکانیان کرد. هەردەم ئەمیناغای شاعیر جێپەنجەی لە ڕووداوەکانی شاری کۆی هەبووە بۆیە هیچ کاتێک هیچ ستەم و زۆردارێکی لە دەسەڵاتدارانی ئەو کاتە قبول نەخستووە. بسەدەما هەلوێستên dijwarên ئەختەر هەمبەر داگیرکەرên عوسمانلیا تەقیەدین پاشا ئەختەری ئاوارەی باژێرێ حلە دکات. جالبێ وەختی خۆی طبعاً حەویزیەکان ملکەت نەبووین بۆیان لەبەرەوەی گەلێک جاران دژمنایەتی حەویزیەکانیان کردیە و وەختی خۆشی ئەمیناغایان نەفی کردیە بۆ حلێ. تەقیەدین پاشا کە یەکێک بوو لە پاشایەکانی دەوڵەتی عوسمانی هێزێک دەنێرێت بۆ ماڵەکەی دەڵێ بڕۆن بزانن چی لە ماڵەوەدایە. پێش ئەوەی هێزەکە بگات حاجی مەلا عەبدوڵڵای جەلی کە خزمی خۆیەتی کوڕەخاڵ و کوڕەپلکن دەچێت هەموو ئەو شعرانێک کە ئەمیناغا لەسەر دەوڵەتی عوسمانی نووسیوەتی دەیان بات. ئەمە لەسەر ئەم ڕووداوەدا دوای ئەوەی تەقیەدین پاشا ئەمیناغای شاعیر دوور دەخاتەوە بۆ شاری بەغدا و دواتر بۆ ناوچەکانی حیلە. ئەختەر دبیاوێ هونەرێ ڕەسەنێ کوردی و موزیکا کوردی و ستران و ئاوازên کوردی دەستێک باڵا هەبوو تەنانەت هەندێک جار هەوزان ڤەدهوینین بۆ ئاوازەکە دیاریگیری. زۆر ڕۆلی هەبووە لە هۆنراوە لە ئەو کەسانەی کە دەنجیان خۆشە یان ئەو کەسانەی کە مقامزانن ڕۆلی زۆر کارایان هەیە لە شارەکە بۆیە بانجی کردوونە دیوەخانەکەی و پاڵە پشتی کردوونە ئەوجات چ بە بواری دارایی بێت لە بواری هوەرەکەی خۆیان بۆیە زۆر پشگیری بە تایبەتی ئەو کەسانێک کردووە کە دەنجیان خۆش بووە. هەرچەندە پشکێک زۆر لە هەلبەست و هوزانên ئەختەر بەزر بوونە بەلێ نویسەرێ دەستزێڕین ئازاد عەبدولواحد کاریە پەرتووکەکێ بەرهەم بینیت بناوێ ئەختەر شاعیری جوانی و دڵداری. سرم جێژ و دڵم بریانە بێتۆ لە دووریت پیشەکەم گریانە بێتۆ دەخۆم سوێندێ بە قورئانی جەماڵت ڕیازی جەننەتم زیندانە بێتۆ لە لای تۆ بێمنی هاوین بەهارە لەکن من فەسلی گوڵ زستانە بێتۆ. ئەختەر گەلک کەسیشیان بۆ کردیە و ئەوەی کە جوندی مەشهور بووە تاهەر ئەحمەد هەوێزی بووە ئەو شتانەی کۆ کردیتەوە هەر زۆوە تارەفەندی لە تەمەنی باوکم بووە. لە ساڵانی حەفتاکان و هەشتاکان هاتون لەگەڵ مامۆستای مێژوونوز مامۆستا تاهەر حەوێزی ئەوانەی نووسیوەتەوە کە لە کاک ڕۆستەم یا ڕۆستەم حەوێزی شاعیری وەرگتووە. دواتر ئێمە لە ساڵی 2000 وەکو نامرکەیەکی بچووک هەر بەناوی مامۆستا بڵاومان کردەوە. ئەمە کۆمەڵێکی زۆر بچووکە هەندێک شعرەکانی فارسی هەندێکشی کوردیە. ئەختەر ڕۆڵێکی زۆر گرنگ هەبوو دناوا پرۆسێسا خوێندەواری و ڕۆشنبیری و ئەدەب و کەلتور و داب و نەریتên کوردەواری.
یارمەتی ئەو کەسانەی داوە کە لە بواری خوێندندا ڕۆلیان هەیە و زۆر پشتگیری کردوون. بەردەوام هانی دەوروبەرەکەیدا هەم بۆ خوێندن و خوێندەواری هەم بۆ پاراستنی کەلتور و ڕۆشنبیری ئەو سەردەمە. بۆ نمونە ئەگەر کەسێک پێویستی بەوەی هەبا با بڵێن بەشداری لە خوێندن بکە لای مەلایەک لە مەلایەکان و مامۆستایانی زانینی ئەو سەردەمە بخوێنێ، ئەگە پێویستی بە هاوکاریەکە با لەسەر جیرفانی خۆی ئەمیناغا هاوکاری دەکرد. ئەختەر خودی ملک و ئەملاکێک زۆر بوو، بەلێ دەستهەڵاتە عوسمانلیان دەست بسەر پڕانیا مولکێ وی دادگرە. دوای ئەو زەرر زیانە ناچار لە بری ئەوەی دیارە ئەمیناغا پارەی نابێت، بۆیە دەوڵەتی عوسمانی دەست بەسەر زۆربەی ئەو خان و ئەو ماڵ و مڵکەی کە لە باوچیەوە بۆی بەجێ ماو بە تایبەتی لە گوندەکانی ڕانیە و ناو خدران. ئەختەر لە ساڵە 1970 لە کویە بسەدەما نەخوشیە تیفو کوچە داویێ دکات لە گۆڕستانە عەرەبیان لە تەنشت بابێوی ئەدهێت ڤەشارتن. هەم کەسایەتیەکی ئاینی بوو، هەم کەسایەتیەکی هونەری و ڕۆشنبیری بوو، هەم کەسایەتیەکی با بڵین ئەدەبیش بوو. دیارە قەدەری خوای گەورەوە بە لە 50 ساڵ کۆچی دوای کرد، ئەگە 89 ساڵ ژیا بە حتممە ناوبانجی بە سەرتەواوی کوردستانی گەورەدا بڵاو دەبوو. دەتوانین بڵین بە یەکێک لە ڕووداوە هەرە ناخۆشەکانی شاری کۆیە بوو، چونکە ئەم کەسایەتیە خاوەن پێگەیەکی تایبەت بوو لە شاری کۆیە. ئێستا ئەوەی کە ئێمە شانازی پێوە دەکەین، ئەختەرە کە ئەدیب بووە، شاعیر بووە و جێپەنجەی دیارە.